هێوی ئەسڵاتان لێبێت ئێستا لە ژووری بازرگانی پیشسازی هەولێرم دیارە لێرە چەند خولێکێک دەبێت کۆبوونەوەک ئەنجام درراوە لە نێوان ئاندامانی ژووری بازرگانی هەولێر بە ئامادەبوونی پارێزگار و بریکارانی وەزارەتی با بڵێن بازرگانی و کشتتوکاڵ ئامادەن لەگەڵ بەشێک لە بازرگانانی شاری هەولێر وەفدەکە یاخوداڵی میوانەکە وەفدێکی هاوبەشن کە پێکاتون لە باڵێن ڕێکخراوی تیساتی بازرگانی لەگەڵ ئیدارەی بەندەری مرسینی نێودەوڵەتی کە لێرە هاتوونە سەردانی شاری هەولێر ژوور بازرگانیان کرد بوو باشترکردن و پەرەپێدان بە پەیوەندی بازرگانیەکانیان بوو زانینی وردەکاری زیات لەبارەی کۆبوونەوە گرنگی ئەو کۆبوونەوەیە معروف هەرچی جێگیری سەرۆکی ژووری بازرگانی پیشسازی هەولێرم لێە زانیە زیاتمان پێ دەکات ماڕستڵاتان لێبێت ئەگەر تۆزێک زەحمەتەوەی بکشێتەوە ئەسلااو لێ بەگە پێمان بڵێ چێ لەو کۆبوونەوەی بەشدارەوە گرنگی و سوودیە و کۆبوونەوەی بۆ بازرگانی نێوان با بڵێن شاری هەولێر و هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا چی دەبێت؟ ئەو کاتتان باش بەڵێ ئەوڕۆکە کۆبوونەوەیەکمان دەست پێ کرد لەگەڵ ڕێکخراوی تووسیادی بازرگانی لە وڵاتی تورکیا و هەروەها نوێنەر و بەڕێوەبەرەکانی بەندەری مێرسین کە ئەو بەندەرەکە زۆر گرنگە بۆ هاوردەکردنی ئەو کاڵانەی کە لەو ڕێگەوە داخلی هەرێمی کوردستان دەبن و هەروەها لەگەڵ نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها جەنابی پارێزگاری هەولێر و بریکاری وەزارەتەکان لەگەڵ ئەوانە و چەندەها خاوەن کۆمپانیەکانی خۆماڵی کە لە شاری هەولێرن و لەگەڵ چەندەها خاوەن کارگە و کۆمپانیەکانی وڵاتی تورکیا بە تایبەتی غازیعەنتاب ئادەنا مێرسین و چەندها شارێکی تری لەخۆ گرتووە. ئامانج لەو کۆبوونەوەی ئەوە بوو کە پێش ئێستا پێش دوو مانگ ئێمە وەکو ژووری بازرگانی پیشەسازی هەولێر سەردانی ڕێکخراوی تووسیادمان کرد سەردانی ژوورە بازرگانیەکانی وڵاتی تورکیامان کرد هەروەها لەو سەردانەش سەردانی بەندەری مێرسینمان کرد ئەوە بوو کە لەگەڵ بەڕێوبەری گشتی بەندەری مێرسین کۆبووینەوە لەو کۆبوونەوەدا ئامانج لەوە بوو کە ئەوان بێن لەو کاڵانەی کە لە ڕێگەی بەندەری مێرسین کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێتن ئەگەر بێت و ئێمە ئەو کاڵانەی کە بازرگانەکان هاوردەی دەکەن لەو ڕێگا بێ سەتادە تاکو پازدە لەو کاڵانە یعنی داشکاندنیان لە بۆ بکرێت لە نرخی ئەو کۆنتێنەرانەی کە باخیرەکانەوە داخلی مینای مێرسین دەبن. ئەگەر باس لەو بکەی پەیوەندی نێوان بازرگانانی هەرێمی کوردستان بەتەبێت شاری هەولێر لەگەڵ وڵاتی تورکیا لە چ ئاستێکدایەوە قەبارەی ئاڵوگۆڕ لە ساڵی ڕابردوو نێوان ئەوە هەرێمی کوردستان و تورکیا چۆن بووە؟ من دەتوانم ئەوە بنێم لە بازرگانیکردن لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا دەگەڕێتەوە بۆ ساڵانی 92ەکانەوە ئێمە بەردەوامین چونکە ڕێگەیەکی سەرەکی بووە لە ڕێگەی ئیبراهیم خەلیلەوە و هەروە ئێمە بووینە خەتێکی تەماس لە بۆ پەڕینەوەی ئەو کاڵانەی کە لە نێوان تورکیا و هەروە ناوەڕاست و باشووری عێراقیش خۆتان دەزان ئەو ڕێگە هەیە کە لە ڕێی تورکیەوە بە ڕێگای وشکانی داخلی ئیبراهیم خەلیل دەبێتن و هەروەها دەتوانم بڵێم لە 2023 تاکو کۆتایی 2024 ڕێژەی قەبارەی مەسەلەن ئەو کاڵانەی کە ئاڵوگۆڕ دەکرێت لە نێوان هەردوو وڵاتی عێراق و وڵاتی تورکیا دەگەڕێتەوە بۆ 7 ملیار دلار ئەو ئاڵوگۆڕەش 4 ملیار دلار هەناردەی ئەو کاڵانە دەبێتن لە هەموو بوارێکەوە بۆ وڵاتی تورکیا ئەمە بەر عێراق کەوتووە و هەروەها 13 ملیار دلاریش کە قەبارەی ئاڵوگۆڕ بووە هەناردەی کاڵاکانی وڵاتی تورکیا بووە بۆ عێراق لەو ڕێژەیەش خۆتان دەزان 120 تاکو 25 لەو ڕێژە بەر هەرێمی کوردستان کەوتووە چونکە هەرێمی کوردستانش لێرەدا پشکی شێری بەرکەوتووە چونکە ئەو کاڵانەی کە دێتن لە ڕێگای هەرێمی کوردستانەوە داخلی ناوەڕاست و باشووری عێراق دەبێتن. کۆتا پرسیاریانی ئەو کاڵایانە چین زیاتر کە هەرێمی کوردستان خواستی پێویستی لە وڵاتی تورکیا هاوردە دەبێت؟ بەڵێ ئەو کاڵانە کاڵای مەسەلەن ئەوانێک کە هەرێمی کوردستان پشتی پێدەستێت لە بواری خۆراکە بە تایبەتی هەروە لەو بوارانەیە کە لە کارگەکانی ئاسم بەکاردەهێنرێتن و هەروە ئەو کاڵانن کە لە کارگەکانی ئێمە پلاستیکەکان دەبێتن لە چەندەها جۆری تریش پێک هاتووە. بۆزانەکان سوپاسان دەکەم معروفەرچی جێگری سەرۆکی ژووری بازرگانی هەولێر هێوی وەکو میوانەکەم ئاماژە بێتە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان تورکیا و وڵاتی تورکیا عێراق لە ساڵی ڕابردوو دەگاتە نزیکی 7 ملیار دلار کە یعنی ساڵانە ئەو
قەبارەی ئاڵوگۆڕە زۆر زیاتر دەبێت بەهۆی ئەوەی کە پەیوەندێکی باش لەنێوان هەم عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ وڵات تورکیا هەیە چەندین کاڵە و بەرهەمی زۆرا زۆر ئەو دوو وڵاتە هاوردە و هەناردە دەکرێت.